زیاتر لسروی برزگریکی امراض وستن لسروی کریزه یا هشک سالیه الاستودیو برز هیوالی بردف که وزارت چاندنی هرما کردستان میوانی میاکا که وقت گله کی بخیر هات سویدا باش تلقل مدیت راپورت هفکاری ما پیشواج بر کریزا کم آویه چند گوند لوی دریل باشور کردستان چول بونه لگوری داوی آمارنوا بله خوتان آگدارن که گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر ئاستی جیهان ئاماژەکانی دەرکەوتووە بابەتی کەمبوونەوەی ئاو لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکە بەگشتی بە دەرکەوتووە ئەمە دەرئەنجامی پێشبینی و نەخشەی گۆڕانکاریەکانە بە ماوەیەکی زۆر یعنی ئێستا نییە کە ئەوها ئەو زیانەی کە ئێستا دەیبینین ڕاستەخۆ بە دۆخی کشتوکاڵ و ئاو و بەگشتی لە عێراق هەیە دەرئەنجامی کەڕەکەبوونی کۆمەڵێکی کێشەی ئیدارەدانی ئاو و دابەشبوونی دەهاتی ئاو لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕەنگە ئێمە بە بەراورد بە بارودۆخی ئەو راپۆرت و دراسانەی کە لەسەر ئاستی عێراق کراوە لە ناوچەکە کراوە هەرێمی کوردستان هێشتان لە ڕووی مەترسیەکانەوە هێشتان بارودۆخی باشتر بێ بەڵام بەگشتی عێراق و هەرێمی کوردستان لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لە قۆناغێکی یەکەم نەهاوسەنگی سیاسی کە گۆڕانکاری زۆر لە عێراق ڕوو دەدا کە دووەم لە ناهاوسەنگی ئابووری کە ئەمانەوا دەکات کەوا تۆ تەرکیز نەتوانانی بخێت سەر استراتیژی ئیدارەدانی ئاو و گرنگی ئاو و استراتیژی دابشکردنی ئاو و پێداچوونەوە بە دۆخی ئاو لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بەڵام بەگشتی ڕەنگە دۆخی گوندەکانی مە لە شارەکانی ناوەڕاستخواری عێراق زۆر باشتر بیکەوە ڕوبەڕووی دیاردەی کۆچ و تێکچوونی ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک بوونەتەوە بۆ یەکە دەرفەتم بدەی باسی ئەوە دەکەین کەەوە مەسەلەن وەزارەتی کشتوکاڵ کە وەزیری کشتوکاڵ ئێستا سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاوە لەگەڵ عێراق خەریکی ئامادەکردنی دراسی استراتیژی ئیدارەدانی ئاو باسی ئەوە بکەم بەڕاستی ئەمێ بەحساوی بکەن لێ ئەو داتایە هەیە چەند گوند ڤاڵابوونەش بەرکێم ئاویە لە هەرێما کوردستانێ بەتاکید ئەو داتایانە هەمووی هەیە لە بەڕێوەتی گشتی سەرچاوەکانی ئاو وە لە فەرماگە کشتوکاڵیەکان هەن بەڵام ڕەنگە گەرمیان هەرخۆی ناوچەکەی کە ناوی ناوچەی گەرمیانە کێشەی ئەو بابەتەی هەیە لە ڕووی بابەتی ئاو لە ڕووی زیانمەندبوونی گوندەکان بەو ناوچانە ڕەنگە هۆکار زۆر بی ئەگەر دەرفەت ئەو بی هۆکار هەبی باسی ئەو بکەین ئایا بۆچی ئێمە لە دۆخی ئاو بگەیشتین بۆ بابەتە لە هەرێمی کوردستان و عێراق چۆن ئیدارە دەدا ینی مەترسیەکان بەچێ دەگەن لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا پێم خۆشە باسی ئەو بابەتانە باشە سەدەمێن سەرەکی چنە بە کورتیش بەرکەو پرسێ من یێدنجی هەنە دخوازم شتە بکەم یەکێک لە بابەتەکان کە باسم کرد کە بابەتێکی گلۆباڵە جیهانیە ڕاستە شەپۆڵی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕوو هەر شوێنێ بکە کۆمەڵێک لێککەوتە و زیان لەگەڵ خۆی دروست دەکە کە هاتنە سەر خەت و دووبارە بژانەوەی ژیان لەو ناوچانە کێشەیەکی گەورە دروست دەکە دووەم پابەندەبوونی وڵاتی ئێران و وڵاتی تورکیایە کە دەستکاری ڕێڕەوی ئاو دەکەن وەکو بەکارهێنانی کارتێکی فشاری سیاسی بەتایبەتی تورکیا لەسەر ڕووباری دیزلە و فراد و ئێران لەسەر ڕووباری زەی سیروان و زەی بچووک و گەورە کە ئەوانە لە چەندین ساڵی ڕابردوو کەوا زۆر بە شێوەیەکی ڕەهایی دەستیان کردو بە دروستکردنی بەنداوی زۆر گەورەی استراتیژی و بەکارهێنانەوەی وەکو فشارێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی سووریا و لە ناوچەکە و بە خۆیان بەڕاشکایی باز دەکەن کە ئەمە کارتێکە لە دەستیاندایە کارتی ئاو بەرامبەر کارتی ململانی سیاسەکان و سازشکردن لەسەر هەندێک بابەتی تر سێم بابەت بریتە لە بوونی قەیرانی ئابووری لە عێراق و هەرێمی کوردستان کە ئەمە یەکێکە لەم بابەتانە چارەم هۆکار بریتە لە نەبوونی هۆشیاری بەکارهێنانی ئاو و لە نەبوونی ئەو دەستگرتنەی کە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیزانن ئینجا لە دابشکردنی ئاوە لە هۆشیاری ئاوە لەو پلانەیە کە پێویستە بە شێوەیەکی گرنگی استراتیژیەکی نیشتیمانی هەبێت کە هەمانجی ئەو مؤسسەیە بکەن کە وەزارەتی کشتوکاڵ کاری لەسەر دەکات کشتوکاڵ گەلێکی گرنگەش بۆ پاراستنا ئاوێ و ئاواژێر عەردێ چ بەرهەمێن کشتوکاڵی نەها چاندناوان لە هەرێما کوردستانی هاتیە قەدەخەکردن خۆی لە ڕاستیدا کشتوکاڵ یان بۆ بەرهەمی کشتوکاڵی نزیکەی 16 یان زیاتر ئاو بەکاردەهێنرێت کە لایانی سەرەکی بەکارهێنانی ئاوە جگە لە لایانی بۆ خواردنەوە بۆ پیشەسازیکردن و بۆ سەرچاوە سروشتیەکان وەزارەتی کشتوکاڵ بەپێی ئەو ئالەنگەریانی کە لە بەردەمیدایە دۆخی ئاوی دراسە کردووە ئێمە ڕۆژمێری کشتوکاڵیمان هەیە بەپێی ڕۆژمێری کشتوکاڵی وە دراسی ئەوە کراوە کە ئەو بەرهەمانەی کە زیاتر ئاویان پێویستە و ئەم ساڵ هەوڵماندا هەندێک بەرهەم قەدەغەکەین بەڕاستی بەهۆی ئەوەی کەوا جوتیاران ساڵانە دوو وەرز بەرهەمێنانی کشتوکاڵی دەکەن وەرزی یەکەم کە کشتوکاڵە بە ڕێگەی بەچاندنی بەروبوومی دانەوێڵەیە کە زۆربەی زۆری جوتیارانی هەرێمی کوردستان بە تەواوی زەرەریان کرد لە چاندنی دانەوێڵە وەرزی دووەمیان بریتە لە چاندنی گەرمەشامی
کە وەزارەتی کشتتوکاڵ هەوڵی دا ئەم بەرنمەیە جێبەجێ بکات بەڵام بەڕاستی کە دوای ئەوە دیراسە کراوە دووبارە جوتیاران زۆر زەرمەند دەبوونەوە چکە بەشیشان زەویان بیریان هەڵکەند بوو بەشیشان زەویەکانیان بە ئیجارگرت بوو بەشیشان مەسەفێکی زۆریان کرد بوو لەبەرەوە ئێستا خەریکی ئەوەین لە بڕی قەدەغەکردن کار بکەین بۆ کەمتر بەکارهێنانی زەوی بۆ ئەو بەرمانێک کە ئاوی زۆرە لە هەمان کاتدا بۆ یعنی هەنێ پلانە چاندنیە و سابوو هەرن و زەویەن کەمتر بێنە چاندن بڵێ یانژی بەرهەم بێ ینی تشتێکی دن لەشنای بێت چاندن ئێمە بەرهەمان ئێستا لە کاتی ئەوەی کە باسی خێرانی ئاو و دیاردی وشکە ساڵی دەکەین ئەم ساڵ ئاستی بەرهەمێنانی سەوزە و میوەی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر زیاترە لە ساڵانی ڕابردوو یەکەم ئیکتفای ناوخۆیمان بە تەواوی هەبوو و ڕۆژانە نزیکەی 10,000 تۆن بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان دەچێتە شارەکانی ناوەڕاست خواری عێراق بەشێکی دەچێتە کارگەکانی پیشەسازی و بەشێکی دەچێتە کار دەکرێت بۆ هەناردەکردنی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان یعنی لە ڕووی کوالیتی بەرهەمەوە تا ئێستا ئێمە بەرهەممان زۆرە بەڵام وەکو باسم کرد ئەو بەرهەمانەیە کە ئاویان پێویستە بۆ مەگەرمەشامیە برنجە شووتە هەندێک بەرهەمی ترە ئێمە کار لەسەر کەمکردنەوەی ئەو ڕوبەرە دەکەین و دووەم کار لەسەر بڵێ جوتیارەکان خۆیان دێن خاڵیشتر ئەوەیە کار لەسەر بەکارهێنانی ئاو بە شێوازی تەکنۆلۆژیای قەترە یاخود تەکنۆلۆژیای زیرەک دەکەین کە ئەمە لە هەمان کاتدا چاندنی ئەو بەرگە ئەو بنەتۆیانەی کە لە سنتەرەکانی توێژین و ڕێنمایی کشتتوکاڵی کار کراوە کە بەرگەی گۆڕانکاری کەشەوە و بەرزی پلەی گەرما دەگرن ئەمانە هاوتەری بن چونکە جوتیارانی هەرێمی کوردستانی زۆر زەرمەند دەبن ئەگەر مەسەلەن دەبینی احتیمالی زۆر لەسەر ئەو بەرهەمانە کرا لە ڕابردوو بۆ منە گەرمەشامی کە بە زێڕی زەرد بەناوانگە لە گەرمەشامی نزیکەی 600,000 تۆنمان هەبوو لە هەرێمی کوردستان نەها چەندە گەرمەشامی ئەم ساڵ کەم لە ڕەنگە کەم ببێتەوە ینی چەند پێشبینیاوان ڕاستی ئەوە دەبێتە سەر مەوسومی پێگەیشتنی بەرهەمەکان و کاریگەربوونی دۆخەکە دۆخی گۆڕانکاریەکانی کەشەوە لەسەر بەرهەم مەبەستامە لە گۆری ڕوبەرێک کۆچاندی ێژبەر کوتبێژی ئی ساڵ کەمتر بوو ێژە ساڵ ئەم ساڵ بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی کشتتوکاڵ هەیە بانجی جوتیارەکان کراوە لە نزیکە کۆبنەوەیان لەگەڵ کراوە پێیان گوتراوە کە ئێوەش دەبێت تێبکەن لە قەیرانی ئاو لە هەرێمی کوردستان کە 160 کشتتوکاڵە ڕۆژانە دەبینین کەەوە ئاستی ئاو لەسەر ئاستی ئاوی ژێر زەوی دادەبەزێ کە ئاستی ئاوی ژێر بە ئاستی کوالیتی ئاو لە بیرەکان دەبینی کە لە هەرێمی کوردستان تا لێدانی بیرێک گەیشتۆتە نزیکەی 600 مەتر بە تایبەتی لە هەولێر کە ئەو جوتیارەکە تێدەگا کە ئاو دادەبەزێ مەصرف دەکات تا دەگاتەوە ئاوێکی تر یعنی تێدەگەن لە بێ ئاوی بۆیە هاوتەریبی بڕیارەکانی وەزارەتی کشتتوکاڵ جوتیارانیش خۆشبەختانە تێدەگەن لە دەستگرتن بە ئاو و گۆڕینی کشتتوکاڵی زیرێک لە تەقلیدەوە بۆ کشتتوکاڵی زیرەک ساڵا بێ پلانەوە دەیە هەنگەرمەشامی یانژی چاندنا برنجێ بە تەمامی قەدەخە بکەن لە هەرێما کوردستان هەموو ئەو شتانە لە بەردەمی وەزارەتی کشتتوکاڵ کراوەیە چونکە چەندە گۆڕانکاریەکانی کەشەوە تونتر بێ ئیجراعاتی زیاتر دەگیرێتە بەر بۆ مەسەلەی چاندن بۆ مەسەلەی بەرمی کشتتوکاڵی بۆ مەسەلەی ڕێکارەکانی ئیدارەدانی ئاو و دابشکردنی ئاو دۆخی ئاو لەبەرەوە ئێستا ئەنجومەنی باڵای ئاو کە کار دەکات هەموو وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم کە وەزارەتی کشتتوکاڵ سەرۆکی لیژنەکەیە دیراسی ئەوەی دەکەن چۆن دەست بە داهاتی ئاو بگرین چۆن خەیرانی ئاو چارەسەر بکەین و کوالیتی خاک چۆن پارێزگاری لێ بکەین و پێشبینیە هەر مەترسیدارەکان چین لە هەرێمی کوردستان بۆ کەمبوونەوەی ڕوبەری کشتتوکاڵی بۆ کەمبوونەوەی ئاستی ئاوی سەرزەوی و ئاستی ئاوی ژێرزەوی و بڵاوکردنەوەی هەڵمەتێکی هوشیاری و بەکارهێنانی فشارە سیاسیەکان بۆ ئەوەیەوە چیتر مەسەلەن لە ڕێڕەوە ئاویەکان ڕۆڵی ئێران ڕۆڵی تورکیا کاریگەرتر نەبێت لەسەر بابەتی دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکان لە هەرێمی کوردستان و چەنان لە ئاستی ئاوی عێراقیش ئاوا ژێرزەوی یعنی یا بنعەردەیە نەها ئاستاوەی گەهشتەیە چ قاسی و لە کیژان ناوچەیە مەترسی هەری زێدەیە و ئاستاوەی گەلێکی داکەتبە ڕاستی ساڵ بە ساڵ ئەگەر داتایی چەندین ساڵی ڕابردووە بگرین ساڵ بە ساڵ ئاستی ئاوی ژێرزەوی دادەبەزی ئێستاش دابەزیە ڕاستی من لە داتایەکە هەبوو بەڵام دەبای بەردەستی جەنابتان بکەم دواتر وەکو راپۆرتێک بۆتان ڕەوان دەکەم چکە دراسە کراوە بەڵام بەڕاستی ئاوی ژێرزەوی بە خێرایی دادەبەزی کە حەقوانیە بەڕاستی بگەین ئەو ڕادەیە کە ئاوی ژێرزەوی ببرن بەکاربین ئاوی ژێرزەوی ئاوی نەوەکانی داهاتووە کە ئێمە دەبێت سوود لە ئاوی سەرزەوی وەربگرین و ڕێڕە و کەناڵەکانی ئاوی سەرزەوی بەکاربێنینەوە دووبارە دابەشیان بکەینەوە تەنانەت ئاوی بەکار هاتوو دووبارە ڕیسایکلین بکەینەوە ئاوی ئاوڕۆکان ڕێ بخەینەوە ئاوی ژێرزەوی بۆ جیلی داهاتووە بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان وەکو دەڵی دەستکاری ئاوی ژێرزەوی زۆر دەکرێت زۆر بەکاردەهێنرێ لە ئەنجامی کەمبوونەوەی ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی زۆر بەکاردەهێنرێتن و ئەمە ژوا دەکات کەەوە بەخێرایی دابەزێەوە
الكيجا نافشة أجر في بيجي يعني لهولير هجمار جمتنا بكيجا نافشة هريكي لهولير بتايبتي زور دابزيا ببراود بصالاني رابردو لدهوك بهماشي ولا سليماني دابزيوا و دابزينا زور بشيش عشكرا هستي بيدكري وإما بو مسألة إدارة داني أو یاسای پاراست بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان یاسای پاراستن و بەڕێوەبردنی استراتیژی ئەومان هەیە و ڕێنمایی هەڵکاندنی بیرمان هەیە و ڕێنمایی دانانی پۆندی هەرەوەزیمان هەیە کە 150 حکومەت دابینی دەکات لەگەڵی خراون دەوڵەتیەکان بۆ ئەو جوتیار و خاوەن پرۆژانێکەوە سوود لە ڕێڕەوە ئاویەکان وەردەگرن لەو دەرچە ئاویانەی کە دەبێتە سوود بۆ ئەو ئاراستانەیە هەم لە دروستکردنی بەندا و لە دروستکردنی پۆندە هەرەوەزیەکان و ڕێڕەوە ئاویەکان و ئەو کەند و ڕێڕەوە و کەناڵانەی کە هەیە هەمووی دیراسەکراوە باوەڕکە ئەگەر قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان نەبێ ئێمە تا مەرحەلەیەکی باش ئەو بابەتەمان تەختەیەکە دیەکە بریتە لە تێگەیشتن لە استراتیژی ئیدارەدانی ئاو و ڕێخستنی داهاتی ئاو دووبارە بەرهێنانەوەی ئاو بۆ خەلکێ کۆلمە تەماشەت کرد ڤیوەرزێ هاوینیدا هیناژی دومەهەی گەرم لە پێشیامەیە هون خەلکێ پشتڕاستکن و کێشەیە کێم ئاویە دەرنەکەوە یعنی ئاو بۆ بەردەوامی بۆ خەلکێ بێدابینکردن بەڵێ بەتاکید ئێمە وەکو باسم کرد بە بەراورد بۆ گۆڕانکاری و مەترسیانی کە لە سەرمان هەیە تا حدێکی باش توانیتمان زامنی پێداویستی ئاسایشی ئاوی خۆمان بکەین بۆ ئەم ساڵ بە پێی تەقاریری بەنداوەکان و ئاستی ئاوی شێزەوی و هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام نابێ ئەوە لەبیر بکەین کە ئێمە لە بەردەم شەپۆڵێکی گۆڕانکاری مەترسی داهێداین لە ماوەستەکە و ئەگەر هەمومان پێکەوە هاوکاری یەکتری نەکەین لە ڕووی بەکارهێنانی ئاو لە ڕووی دابشکردنی ئاو هوشیاری دەستگرتن بە ئاو هاوڵاتیان جوتیاران خاوەن پرۆژەکان ئەوانەی کە کار دەکەن هەر هەمومان بێکەوە دەست بە ئاو نەگرین و ئەو استراتیژیە جێبەجێ نەکەین کە بریتە لە ڕوبەربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشەوە ڕەنگە لە چەند مانگی داهاتوو یان لە ساڵی لە 2 ساڵ بەتەواوی ئەو خەیران لە هەرێمی کوردستان ڕوبەڕوومان دەبێتەوە و کاریگەری دەخاتە سەر ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک ئاسایشی تەندروستی هاوڵاتیان و کوالیتی زەوی و دووارە قەیرانەکان بە گشتی سەر هەڵدەنەوە ئێمە ڕوبەڕووی کۆچ نەبینێتەوە بەڵام ئەگەر راپۆرتەکانی خۆتان ئەوەی کە ئیشی لەسەرەکان سیرکەن ناخێر بەڵام لە عێراق وەکو باسم کرد بۆ هەی ئەو فشارانەی کە هەیە پێنجەمی وڵاتی بەرئامانزی زیانەکانە ڕوبەڕووی تێکچوونی بەشێک لە سیستەمی ئاسایشی ئاو بوونەتەوە و تێکچوونی بەشێک لە بە بیابانبوونی عێراق بوونەتەوە و کاریگەری کەوتۆتە سەر ئاسایشی خۆراکیان و تەنین کاریگەری کەوتۆتە سەر کۆچ و چۆڵکردنی بەشێک لەو ناوچانی لە ناوەڕاست و خواروی عێراقەیە سەرباری ئەوەی کە بەردەوام کێشەی سیاسی و ئیداری هەیە بۆیە ئاسایشی ئاو کە ڕەبتە لەگەڵ ژیانمان من هیوادارم کە من و جەنابەت و هەموو ئەو هاوڵاتیانەی کە هەن لە خۆشەویستی ئاو تێبگەن کە هەر کەسێک لە ماڵەکەی خۆی ئاوی نەبێ ژیانیشی نابێ باوەڕ ناکەم هیچ کەسێک لە ماڵەکەی خۆی بمێنێتەوە ئەگەر ڕۆژێک ئاوی نەبێ نابێ بەتاکید ئینجا جوتیارێک و خاوەن پرۆژەیەک ئەمە تعمیم بکەین بە گشتی سەرباری ئەوەی کەوە تێبگەین ئاو ڕەبتە بە ژیان بە داهاتووینەوەکانمان بە خۆشەویستیەوە بۆ ژینگە بۆ ئاو بۆ سەوزکردنی کوردستان هەنگا بنین ئینشاءڵڵا کاکیوا دوور ژمژارە هەشکە ساڵیە پرسا من یاداوی لەسەر پەرەی جۆتکارێن هەرێما کوردستانەیەک و گەنمێ خۆرادەستی عراقی کردبوون پەرە بۆوان هاتیە شاندن پرسگرێک دوێ دەربارەیدا هەیە بابەتی تاوبوونی پرۆسەی ڕادەستکردنی گەنمی جوتیاران بە سایلۆکانی عراق لە هەرێمی کوردستان لە خۆناغێک بەسەرکەوتووی بەڕێوەچووەچەند لە تموحی ئێمە نەبووە خۆتان ئاگادار بوون بەڵام بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بازرگانی دانەوێڵا و دابینکردنی شایستەکانی جوتیاران لە یەکەم ڕۆژ لە سایلۆ پیرەمەگرون لە سلێمانی ئاماژە بۆی کرد کە کار دەکەن بۆ دابینکردنی شایستەکانی جوتیاران هەرچەند ئەمە لە تایبەتمەندی وەزارەتی بازرگانیە چونکە گەگەنم دەچێتە سایلۆکان ئیتر بەدەستێنانەوەی شایستەکان دەبێتە ئەرکێکی هاوبەشی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی وەزارەتەکانی تری حکوومەت و نێنەرانی ئێمە لە بەختە لەبەرەوە پێشبینی وایەکەوە ئەگەر زەخت بکەین و وا بکەین پابندبوونی ئەو کۆمپانیایە بێتە ئارا چکە بەڕاستی من بۆ خۆم وەک خۆم ئەو خاڵی بازەکەم هیوادارم لەسەرم نەبێتە قسە خودی کۆمپانیاکە دەڵێ بەرهەم دابینکردنی پارە بە شێوەیەکی ئامادەکرا و تەواو ڕێک نەخراوە چکە ساڵانە گرنگیان دەدا هەم لە سەرۆگۆزیرانی عراق هەم لەسەر ئاسەکانی تر کە متابعی دابینکردنی شایستەدارایەکانیان دەکرد بابەتی گەنم لە سواسەی ئاسایشی خۆراکی عراق کاری لەسەرکراوە پارەی بۆ دابین کراوە تەرخان کراوە نابێت زووتیار چاوەڕێی ماندی بوونەکەی بکە کە وەری بگرێتەوە ئەو ئەرکەی کە لەسەر شانی جوتیارە بریتە لە بەرهێنانی گەنم و
و تەسمیرکردنی گەنم بەو ڕێکار و ڕێنمایانەی کە هەماهنگجی کراوە یەکێکە ئەو زوتیارە گەنمەکەی ڕادست کرا پێویستە کۆمپانیای بەرامبەر لە سواتسی ئەو بودجەی کە لە بەردەستیدایە پێویستە ئەو پابەندبوونانە ئەو کە بەڵام بەداخەوە یعنی دەبینین ساڵانە تاخیر دەبێ یاخود پچڕ دەبێ ئەمەش کاریگەری دەخاتە سەر ئەو ینی پێشبینیەوە ئیساژی لێ دەرەنگ بکەوێت من پێم وایە چونکە خودی خۆیان لە کۆنفرانس ڕۆژنامەوانیەکەیان ئەگەر دوای متابعە بکەنەوە زمانێکی زۆر بە قوتی نەداوە لە کاتێکدا نابێوا بێت چونکە ئەمە ئەرکێشی بەتایبەت کە ئەم سات زوتیارانی هەرێمی کوردستان زۆر زیانمەند بووینە لە مەسلەی بەرهەمێنانی گەنم بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستان کە پشتی بە ئاوی دێمی و باران بەستەوە گەرمەکە لە دەستماندا و ئەوەی هەشا کە تەسمی کراوە مەسرفێکی زۆری تێدا کراوە سەرباری ئەوەی کە وەکو پێویست نەمانتانی هاوکاری زوتیارانی هەرێمی کوردستان بکەین وەلا عێراقیش ئەو هاوکاریانە بۆ زوتیارانی هەرێمی کوردستان دابین نەکراوە و نەعەدالەتێکی زۆر کرا بۆ بەرامبەر زوتیارانی ئێمە ئەگەر ئەو کۆتا قسەم بی وەزارەتی کشتتوکاڵی عێراقی بڕیاریدا یان وەزارەتی بازرگانی عێراقی بڕیاریدا تەنها 3 ملیۆن تەن گەنم وەربگری کەسی بەشێکی فری لە ناوچەکانی خۆیان زیادیان کرد کە تا نزیکەی 5 ملیۆن تەن گەنمیان وەرگرتیە کەسی لە هەرێمی کوردستان هەلە بیدایەتەوە قسەی خۆیان نەگۆڕی سەرباری ئەو هەموو داواکاری و پێداچوون و فشاری ئێمە هەمانە تەنها 400,000 تەن گەنم وەرگریایە چەند تەن گەنم مابوو و ئەگەر تاکید مایە ئێستا دووبارە ئێستا ئیشی لەسەر دەکرێت لیژنەی بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستان کە دەستێ وەرهێنان سەرۆکایەتی دەکات سایلۆکانی قەیوان و خۆشناویان پرۆژێکەتی تایبەت و ئەعلانیش کراوە ئێستا گەنمی ئەو گەنمی کە لە هەرێمی کوردستانە بۆی زوتیاران زیاتر زەرمەندە بن و دڵنیایی بڵینە ساختکردنەوە لە 15 هەفت کە چەند ڕۆژی ڕابردوو دەستی پێکردیا زوتیاران دەتوانن سەردانی ئەو سایلۆیانە بکەن ئەو بڕگەنمەی کە نەیانتوانێت تەسمیری سایلۆکانی عێراق بکەن بە پێی ماسفاتی عێراقی بە پێی ئەو تایبەتمەندیانی هەیە دەتوان لە ناوخۆی هەرێمی کوردستان ساغی بکەن. یعنی پێشبین دکن چەند تەمبی کاکیوە؟ بەخوای من زارش کەش قسەم کرد لە باشترینی حالت ئێمە ناگەین بە ملیۆنێک تەن. إذا هزار هاتية ورقرتنج آلية بغداد بله يعني بيشبيني كيف كان 600,000 طن ما بيت بخوا كم تر نا من ظلم من رقمك بينالي لبلو بلام لبدايتي قلتم كم تر لمليون كمان هي سونك بشي شي زوتياران قال مكا نافرشنا وبو بنتو هريده قلنا وبو خويان وبشي شان لنا وخو بيش وقت الصاغيان كديتو فروشتيتيان سونك بابتي مانوي قن مش مصرفها کە دەگوازرێتەوە بۆ سەر شوێنێک و دەچێتە ناو تانکەر و لۆری و دەچێتە سڕە و ئیتر کۆمەڵێک پرۆسە ڕۆتینی هەیە بەشێک لە زوتیاران بۆی تووشی ئەو خەڵقی وەرگرتنی پارەکە و ئەو مەصرفە نەبن کە لە گواستنەوە تا دەگاتە سایل و هەر یەکسەر لەسەر زەویەکەی خۆیان دەیفرۆشن بە پارێکی کەمتر. پرساداوی اون چەند وەردەگرن هەر تۆنێکی گەنم نەهال جۆتکاران لەوان سایلۆنێن کۆتە دەستنیشان کردی؟ پێم وایە 125 ببوورە 525 بە 556 وایە لە 500 بەسەرەوەیە بەڵام ئیعلانمان کردیە. گەلێکی سپاس بۆ تاکاکی واهی و علی بەردەفکە وەزارەتە کشتتوکاڵە یا هەرێما کوردستانی سلێمانی بە بوو لە ستودیۆ نۆڕۆژ هاتی.